به کانال محمد صلاح خوش آمدین. بهترین کانال یادگیری زبان فارسی و کردی سورانی. سلام دوستان عزیز، سلااو هاوڕێیانی عزیز، لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی بە گەرانتی لەگەڵتانم. وانەی نوێ سەبارەت بە دەرخواست کردن واتە داخوازیکردن، داواکردن. باشە، بەشی یەکەمی دەرخواست کردن، کاتێک کە تۆ داوای شتێکەکەی، داوای شتێک لە کەسێکەکەی. باشە، ئەڵێ چی؟ ئەڵێ وقتی میخواهیم کسی کاری برای ما انجام دهد، واتە کاتێک ئەمانەوێت کەسێک ئیشێک بۆ ئێمە ئەنجام بدات، از او دەرخواست میکنیم، داوا لە ئەو ئەکەین، داوای لێکەین. برای احترام بیشتر از جمله پرسشی هم میتوانیم استفاده کنیم. برای احترام بیشتر بۆ ڕێزلێنانی زۆرتر از جمله پرسشی هم میتوانیم استفاده کنیم. لە ڕستەی پرسیاری ئەتوانین بەکاربێنین و ئەتوانین ڕستەی پرسیاری بەکاربێنین. بۆ نمونە، کاتێک کە کەسێک داوای شتێکە کات لە کەسێکی کە وەکو ڕێزلێنانێک، ئەڵێ چی؟ ئەکرێت وایە، ئەڵێ چی؟ بۆ نمونە، ئەگەر میشه، ئەگەر ممکنه تەختە را پاک نکنید. واتە ئەگەر ئەکرێت چی بکەن؟ تەختە را پاک نکنید، واتە تەختە ڕەشەکە پاکی مەکەنەوە، واتە مەیسڵنەوە. من هنوز یادداشت نکردم، من هێشتا نەمنووسیوەتەوە. باشە، ئەگەر میشه، ئەگەر ممکنه بۆ داواکردن. بۆ نمونە تۆڵێ چی؟ ممکنه یاخود میشه چی؟ ئەگەر ممکنه اون بطری آبو بدین به من. ئەگەر ممکنه، ئەگەر ئەکرێت ئەو دەبە ئاوا بدەن بە من. شێوازی دووهەم، ئەمە شێوازی یەکەم چی بوو؟ شێوازێکی سادە، ئەگەر ئەکرێت. شێوازی دووهەم بە شێوازی پرسیاریە. میشه، ئەکرێت، ممکنە، ئەکرێت. باشە، دەفتەرت شو بدی به من بدی. میشه یاخود ممکنه دەفتەرت شو به من بدی. ئەکرێت دەفتەرەکە و تێنووسەکە و بدەی بە من. یاخود ئەڵێ چی؟ دەفتەرت شو به من میدی، دەفتەرت شو به من میدی، واتە تێنووسەکە وەیی بە من. ئەمە ئەو دوو شێوازەیە کە باسمان کرد. باشە، تێبینێکی تریاوە، ئەڵێ چی؟ وقتی از کسی میخواهیم حتما کاری را انجام دهد، واتە کاتێک داوا لە کەسێک ئەکەین کە حتما بە دڵنیاییەوە ئەبێت کارێک ئەنجام بدات، چیەکەین؟ به او امر میکنیم، واتە ئەمری بەسەراکەین، فەرمانی بەسەراکەین. برای احترام بیشتر از واژه‌هایی مانند لطفاً هم میتوانیم استفاده کنیم. واتە بە کوردێکی خۆمان، کاتێک تۆ شێوازی داواکاری بۆ ئەمرکردن بەکاربێت، تۆ بە کەسێک ئەڵێی فڵانە کار ئەنجام بە، ئەمە داواکاریە و ئەمە ئەمرکردنە، ئەمە فەرمانکردنە، بەڵام بۆ ئەوەی بێڕێزانە نەبێت، بۆ ئەوەی ڕێزلێنانی تیابێت، ئەو کاتە چیەکەی؟ وشەی لۆتفان بە یارمەتیت بەکاربێت. زۆر جارێک بینیوتان بێ خەڵکە ئەوروپیەکان یا ئەنگلیزەکان یا ئەمریکیەکان ئەڵێشی پلیز بەکارێنن. باشە، لێرەش خۆمان بە کوردی ئەڵێن بە یارمەتیت، بێزەحمەت. باشە، فارسیش ئەڵێ چی؟ لطفاً، لطفاً. بۆ نمونە، ئەڵێ این گزارش رو تایپ کنید، ئەم راپۆرتە تایپ بکەن، بینووسنەوە.
ئەمە شێوازی فەرمانە بە شێوەیەکی چی داواکاری فەرمانە. ئەمەیان تۆزێک جوان نییە ئەمر بەسەر کەسێکی، بەڵام کە بۆ نمونە لە نمونەی دووهەمان نووسیوەتی چی لۆتفان جاتون رو با دوستتون عوض کنید، لۆتفان جاتون رو با دوستتون عوض کنید. واتە تکایە شوێنەکەتان لەگەڵ هاوڕێکەدا بگۆڕەرەوە. باشە کەواتە دوو جۆر داواکردن هەیە، ئانی داواکردن وەکو فەرمان، شێوازێکیان شێوازی زیاترەوە بۆ تووڕێی بەکارێ، این گزارش رو تایپ کنید واتە ئەم راپۆرتە بنووسەوە. ئەمە تۆزێک جوان نییە، بەڵام کەوتو لۆتفان این گزارش رو تایپ کنید واتە تکایە ئەم راپۆرتە بنووسەوە، ئەو کاتە شێوازی دەربڕینەکە و جوانە و کەسی بەرامبەریش پێی خۆش. بۆیە لۆتفان بەکاربێنن، نەک لەوێ بۆ شتی تریش بۆ هەر کارێکە ئاسانەوێت ئەنجامی بن بۆ گفتوگۆ زۆر جوانە، کەسی بەرامبەریش ڕێز لە قسەکە دەگرێت. دواتر دێنە سەر بەشی دووهەم، ئەجازە گرفتان واتە ئیجازە وەرگرتن، ڕێگە پێدان وەرگرتن، ڕێ پێدان وەرگرتن و ئەجازە دەدان واتە و ڕێگە پێدان. باشە بۆ نموناڵە چی اجازه میدید روی این صندلی بشینم، اجازه میدید روی این صندلی بشینم واتە ڕێگە ئەدەن لەسەر ئەم کورسیە دانشم. ئەمە وەڵامەکەی بە ئەرێنیە، ئەڵێجی بالێ بفەرمایید، بالێ بفەرمایید، بەڵێ بفەرمون. باشە دواتر ئەڵێ چی وەڵامی دووهەم، ئەڵێ پرسیاری دووەم هەر بە ئەرێنی وەڵامیاتەوە، ئەڵێ چی اشکالی نداره پاکن شما رو بردارم، اشکالی نداره پاکن شما رو بردارم واتە کێشە نییە پاککەرەوەکەی ئێوە ببەم یاخۆ تەڵیگرم خەتکوژێنەکەی ئێوە ببەم، پاکۆن واتە خەتکوژێن. باشە خۆمان لاستیکیشی پێڵێ، ئەوش ئەڵێ چی نا بفەرمایید، نەخێر کێشە نییە فەرمون بفەرمون. سەیری سێهەم بکەن، ئەڵێ چی اجازه دارم از خودکار شما استفاده کنم، اجازه دارم از خودکار شما استفاده کنم. ڕێگەم هەیە ئەم مەجالم ئەیتێ، ڕێگەم ئەیتێ لە قەڵەمەکەی ئێوە بەکاربێنم، قەڵەمەکەی ئێوە بەکاربێنم. ئەویش ئەڵێ چی نە نەخێر ببەخشید لازمش دارم ببورن ئیشم پێیەتی پێویستم پێیەتی. باشە لە کاتێک کە بە نەرێش وەڵامیاتەوە ئەگەڵێت چیڵە ببەخشید بۆ ڕزلێنان، نا ببەخشید لازمش دارم. بۆ نەتۆ بە کەسێکەڵێ میشه اینجا بشینم، میشه روی این صندلی بشینم، ئەویش ئەڵێ چی نا ببەخشید اینجای دوستمه، نەخێر ببورن ئەمە شوێنی هاوڕێکم. سەیری وێنەی چوارم بکەن، ئەڵێ چی میتونم کتاب شما رو قرض بگیرم، میتونم کتاب شما رو قرض بگیرم، ئەتوانم پەرتووکەکەی ئێوە کتێبەکەی ئێوە بە قەرز وەرگرم یاخود ئەنی وەری بگرم دوایی هێنمەوە. ئەوشەڵە چی ببخشید من خودم الان بهش احتیاج دارم، ببخشید من خودم الان بهش احتیاج دارم، ببورن من خۆم ئێستا پێویستم پێیەتی. باشە ئەوەش شێوازەکانی ڕێگە پێدان و ڕێگە پێنەدان. ئەوانەی تر ئەم تێبینێ ئەڵێ دقت کنید واتە سەرنج بن، ئەوەی ناو جارگۆشەکە کە بە قاوەی نووسراوە. پاسخ بە دەرخواست وەڵامدانەوە بە داواکاری. ئەڵێ پاسخ مثبت واتە وەڵامی ئەرێنی، بەڵێ واتە بەڵێ، حتما واتە حتما، ئەلبەتە هەڵبەتە،
با کەمالی میل واتە بۆ پەڕی دڵخۆشیەوە بۆ پەڕی ویستەوە ئەمانە هەمووی بۆ ئەرێنێ توانی بەکاری بێنی هەر کەسێک داوای شتێک لێکە بۆ ناڵەتی میتونم اینجا بشینم میتونم اینجا بشینم چی البته حتما بله ئەوها دواتر ئەڵەتی پاسۆخ منفی واتە وەڵامی نەرێنی ئەڵێ هەنگامە دادن پاسۆخ منفی محتەرەمانە لە کاتی وەڵامدانەوەی نەرێنی بەڕێزەوە مستقیما نمیگوییم نه ڕاستەوخۆ ناڵین نه ابتدا عذرخواهی میکنیم سرەتا داوای لێبورد نەکەین میتوانیم از واژه ببخشید برای عذرخواهی کردن استفاده کنیم ئەتوانین لە وشەی ببورن ببخشید بۆ داوای لێبوردن کردن بەکاربێنی بۆ نمونەڵێکی نه ببخشید نمیتوانم این کار را انجام دهم نه ببورن ناتوانم ئەم کارە ئەنجام ئەتوانی سەرەتا ببخشیدەکە بڵێ بن ببخشید نمیتونم این کار رو انجام بدم تا ببورن ناتوانم ئەم کارە ئەنجام بدم دێنە سەر تەمرین ڕاهێنان یەکەم ڕاهێنانیڵە چی هەر از جمله‌های زیر کدامێک از کاربردهای زبان را نشان می‌دهد ئەڵێ هەر یەک لە ڕستەکانی خوارەوە کامێک لە بەکارهێنانەکانی زمان پیشانێ درخواست کردن با اجازه گرفتن ئەڵێ داواکردن لەگەڵ ڕێگە پێدان وەرگرتن لەگەڵ ئیجازە وەرگرتن علامات بزانید واتە نیشانەی لێدەن ڕستەکانە خوێنیتەوە بزانە ئەمە باسی داواکاریە یا باسی ئیجازە وەرگرتنە ئەو کاتە لە بەرامبەریەوە نیشانەیەکی ڕاست یا ئەدەی لە ئیجازە وەرگرتن ئیجازە گرفتن یا دەرخواست کردن هەر کام لەوانەتان نەزانی ئەتوان لە ڕێگەی تەلەگرامەوە یاخود لە ڕێگەی یوتیوبەوە لە کۆمنت یاخود لە ڕێگەی ئینستاگرامەکەمەوە پرسیارم لێ بکەن ڕاهێنانی دووەمەڵەتی با توجه به موقعیت‌های داده شده بە سەرنجدان لەو شوێنانەی لەو بابەتانەی لەو بارودۆخانەی کە دراوە از صورت‌های مختلف درخواست کردن لە جۆرەکانی جیاوازی داواکردن استفاده کنید بەکاربێن بۆ نمونە ڕاهێنانێکەوە کسی با شما آرام صحبت می‌کند و شما صدای او را درست نمی‌شنوید کەسێک بە هێمنی قسە ئەکات و ئێوە دەنگی ئەو باش نابیستن ئەڵێ چی لەم کاتەیە ئەمە خۆ یەکەم نووسیوێتی وەڵەتی ممکنه بلندتر صحبت کنید ممکنه بلندتر صحبت کنید ئەکرێت بەرزتر قسە بکەن ڕاهێنانەکانی تر بۆ نمونە دووەمەڵەتی از دوستان میخواهید به حرف شما گوش کنند ئەڵێ چی از دوستتان واتە لە هاوڕێکەتان میخواهید واتە دەتانەوێت به حرف شما گوش کنند بە قسەی ئێوە گوێ لە قسەی ئێوە بگرێت ئەڵێ چی لەو کاتەیە ئەتەوێ بە هاوڕێکەوە بڵێ کە گوێت لێ بگرێت ئەڵێ چی گەر وەڵامەکە نازانن لە کۆمنتدا بپرسن وەڵامەکەتان بۆ ئەنووسم ئەوانی تریش بە هەمان شێوە شکارەکەن سێهەم با توجه به موقعیت‌های داده شده بە سەرنجدان بۆ بارودۆخی کە پێو دراوە برای ئەنجام کاری ئیجازە بگیرید بۆ ئەنجامدانی کارێک ئیجازە وەرگرن ڕێگە پێدان وەرگرن بۆ نمونە یەکەمیان ئەڵێ چی شما میخواهید از کسی یک سوال بپرسید ئێوە ئەتانەوێت لە کەسێک پرسیارێک بکەن یەک پرسیار بکەن وەڵامەکەی بەرامبەر بێ بەچی ببخشید میتونم یه سوال بپرسم ببخشید میتونم یه سوال بپرسم ببورن ئەکرێت پرسیارێ بکەم دەستخۆش
ئێوەش لای خۆتانەوە دووباریکەنەوە بۆەوەی شێوازی دەربڕینەکە فێر بن. دووهەم و سێم و چوارەم و پێنجەم و شەشەم. پێنجەم شیکاری بکەن ئەگەر نەتانزانی ئەتوانن پرسیار بکەن. چوارەم لێگەڕێن. پێنجەمیش لێگەڕێن چونکە سیدەکەتان لا نییە. هەژدەهەم لەوانەی داهاتووە دەینە سەری. تکایە بیرتان نەچێت چەناڵەکەم لە یوتیوب، تەلەگرام و لە ئینستاگرام سەبسکرایب و فۆلۆ جوین بکەن. بەڵام حتمماً بەدڵنیاییەوە جوینی چەناڵی تەلەگرامەکە بکەن چونکە لەوێ وانەی زۆر و وەرگێردراوی زۆر و وانەی دەنگی و وشەی ڕۆژانە وشە و بابەتی نێدانین کە زۆر زۆر سوودی لێبین. تکایە تلگرامەکە لە دەستمێن. خواتان لەگەڵ. لطفاً فراموش نکنید برای یادگیری بیشتر ما رو در تلگرام و یوتیوب همراهی کنید. در تلگرام @محمدفارسی97، در یوتیوب @محمدصلاح.